دایکان و باوکانی خۆشەویست دەکەین کەوا ئەو دایک و باوکانی کە دایانەوێ منداڵەکانی بە شێوەیەکی باش پەروەردە بکەن کە دوور بن لە هەموو کارێکی خراپ داوا لە دایکاون و باوکان دەکەین کەوا بەهۆی لێدانیان لە منداڵەکانیان فێری تەربیەتدانیان نەکەن تەنها بە قسە فێری تەربیەتدانیان بکەن و بۆ ئەوەی کەوا لە ژیان سەرکەوتوو بن و تووشی هیچ كاريتشي نشياودا نبن. أعتقد أن الطفل في كردستان والعراق عموما هو مظلوم. أول نقطة لازم نأخذها بالاعتبار هو التعليم. مستوى التعليم بشكل عام بالشرق الأوسط خصوصا في العراق هو مستوى تعليم متدني. نتكلم عن كردستان محاولات جيدة بس ما زال الطفل اللي أهله يقدرون يوفروا له مبالغ هو ياخذ تعليم عالي. ما زال الطفل اللي أهله مستواهم المعيشي بسيط لازم يتلقى التعليم الحكومي اللي هو ما نتكلم عن ما متوفر من أشياء مادية بس نتكلم عن نتائج. هل فعلا هذا الطفل لو تلقى هالمستوى من التعليم ممكن يصل بالمستقبل لما نرجوه لمستقبل كردستان والعراق؟ هاي نقطة محل سؤال. من دالانه لسر شقام ایش دکن خطای دای کوباوکانه و لکردستانش مافی من دال پاریز راو نیه. سبارت بمناڵی بچووک لە حەزانەوە لە ڕەوزەوە تا مەکتەبی ابتدایی لەژێر سفرەوەی و هاوکاری ئەوەی کە لەژێر سفری شەوەی دایکان و باوکان بکە لە ماڵیشەوە تەربیەتی عام وەستاوە بەداخەوە لەبەرەوە بۆ چاکردنی ئەوە ئەبێت سیستەم لە پەروەردە لە حەزانەوە لە دایانگاوە دەست پێ بکا بەرەو سەرەوە ئاوا پاکرێتەوە ئاوا چاکرێت و بەڕاستیش قوتابخانەکانی ژانی زۆر تەلەبابینی ناوی خۆی نازانێ بنووسێ و ساڵێکیش یەکەمە یا دووەمە یا دەرەجە. سپاس.